گەورەترین شار لە مێژووی کووردا ئێستا لە چیاکانی زیاب ئاباشین بەڕێوە ئەچێ لە مەتینا بەڕێوە ئەچێ گەورەترین شار لە مێژووی کورد و دژمنانی کوردستانە بەڵام خەڵک لێبی ئاگایە بەڵام ڕاگەیەنەکانی کورد لێبی ئاگایە هیوادارم لەگەڵمان بەشدار بن بۆ پشتیوانیکردن لە گەریلاکانی کوردستان و بۆ ئیدانەکردنی داگیرکاری دەوڵەتی تورکیا و بۆ ئەو پلان گەڕێ لەسەر میلەتی کورد هەیە لە دنیایە داگیرکاری دەوڵەتی تورکیا ئێستا پێی ناوەتە هەنگاوێکی نوێ کە هاتنە ناو قوڵایی باشووری کوردستانە بە درێژایی 50 کیلۆمەتر ئەمڕۆ ئەو داگیرکاری قبول بکەین ئەم بێدەنگەی کە ئەمڕۆ باڵی کێشاوە بە سەرمانە ئاوا بەردەوام بێ دڵنیا بن لەوەی شتێک بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێتەوە.